من فەیسەڵ ئەحمەد محەممەدم خاوەنی ئەم چێشتخانەیە ئەم ڕستۆرانتەم تازە کردوتەوە. ئەو مەجاالەی کە تێدا ئیش دەکەن خواردن و خزمەتگوزاری پێشکەشکردنی هاوڵاتیانە لەو ماوەیە کە نزیکەی ساڵونیوە خەریکی بووم تا دروستکردنی و ئامادەکردنی ئەم چێشتخانەیە. ئێستاش خەڵکێکی زۆر تێدا سوودمەندە، زیاتر لە 45 تا 50 خانەوادە تێدا بژێوی ژیانیان تێدا دابین دەکەن و لە هەمان کاتدا خزمەتگوزاری پێشکەشە و هاوڵاتیانە دەکەن کە ئەوانەی دەیانەوێت جەوێک بگۆڕن یان ئێواران یان شەوان کە دەردەچن تێدا ئاسوودە بن لەگەر خۆیان و خانەوادەکانیان لەم چێشتخانەیە هەم ئەوان سوودمەند دەبن هەم ئێمە سوودمەند دەبین وەکو خاوەنی چێشتخانە. خواردنەکانمان خواردنی خێرانە، ئەوەی کە هەیە لە سیستەمی فاسفودە، بەڵام ئێمە ئیزافەیەکمان کردیە لەبەرەوەی خەڵکی خۆمان و بە تایبەتی شاری هەولێر زیاتر عەزی لە کەباب و تکەوەشە ئەوانەش تێدایە. ئەوەی کە هەیە خواردنەکان خواردنی خێرانە. پاکخاوێنی بە دەرەجەیەک ئەساسە لە بۆ چێشتخانەکان و خزمەتگوزاریەکان وەکو خۆی پێشکەش بکرێتن. چونکە ئەو کەسێک کە دێتن ناکرێت لە کنەت و ژەمێک خواردن بخواتن و پاشان تەندروستی تێک بچیتن. بۆی زیاتر سوود وەرگری لەوەی کە دێتە دەرەوە لە ماڵەوە لەو چوارچێوەی ئەم دیوارەکە تێدا ژیانی ڕۆژانە دەباتە سەر. پێویستە خواردنێکی خاوێن و تەندروستی پێشکەش بکرێت بۆی خۆشی و چێژ لێوەرگرتن و لە تامەکان. ما خەڵکێکی زۆری بیانی کە سەردانی هەرێمی کوردستان دەکاتن، ئەوەش دەگەڕێتەوە سەر لایەنی پەیوەنددار ئەوەی کە پەیوەستبی بەوەی کە گەشت و گوزار بە دەرەجەیەک پۆلینی ئەو چێشتخانانە دەکاتن. ئەو چێشتخانانە ڕێوان پۆلین دەکرێت و ئەستێرە و پلیان بۆ دادەندرێت. ئەوە پێویستی بە ڕێخستنەوە هەیە لەبەر ئەوەی ئەو خەڵکەی کە دێتن سەردانی هەولێر دەکاتن یان گەشتیارە ڕووی شارستانیەتی هەولێر لەو ڕۆ نیشان دەدرێتن کە دەبینی خواردنەکانیان و خزمەتکردنەکانیان و پێشوازیکردنیان لە گەشتیاران خزمەتگوزارێکی باش پێشکەش بکرێتن تاکو هەواست بە ئەوەی بکەن ئەوانیش هەست بکەن کە لە شوێنێکن ئەو شوێنێک کە تێدانە شوێنێکی ئارام و خۆشە و دەتوانن ژیانی تێدا و گەشتەکان بە تەندروست و بە سەلامەتی تێدا ئەنجام بدەن. ئەمانەت بە دەرەجە ئەساسی لەسەر هەموو ئاستێک. ئەگەر ئەمانەت نەبێتن و ژیانی ئارامی نەبێتن هیچ کاتێک ناتوانێت تو ئاسوودەبی. ئەگەر ئەمانەت نەبوو ژیانت نابی، کە ژیان نەبوو ئەوەی کە دێت ناتوانانی لە ماڵەکەی خۆی بێتە دەرەوە بێتن لە چێشتخانەیەک بێتن جێمێکی بە ئاسوودەیی بیخواتن لەبەرەوەی تامی لێ ناکە، لەزەت لێ ناکە لەو خواردنەی کە دەیخواتن لەبەرەوەی نەفسیان ماندیە. کاتی ئێوە دەبینی ئارام نەبیتن، شوێنێک ئارام نەبیتن هیچ شوێنی ژیان نامینێ. پەیامی من لە هەموو هاوڵاتیان بە گشت ڕەنگەکانیانەوە بە هەموو هاوڵاتیانی کە لە هەرێمی کوردستانن ئەوەی کە هەیە لە بەغدایە. ئەگەر لەگەر خۆشمان کێشەکمانە بیرێم و کێشەکان وەلاوێنێن بە یەک دەنگ بە یەک ڕنگ بە یەک شێوە بچین بتوانین زۆرترین کورسی لە پەرلەمانی عێراق بەدەستبێنین لەوەی بتوانین داکۆچی لە مافەکانمان بکەین. دەبی هەموو هاوڵاتیان ئەوە بزانن ئەگەر هەرێمی کوردستان نەبیتن بە تاکید نە ئارامی دەبی نە ژیانیش تێدا بەرجەستە دەبی. ئەوەی کە هەشا ئەوەی کە ئەوڕۆکە ئەو خزمەتگوزاریانە پێشکەشکرایە حکوومەتی هەرێم ڕاستە لە تموحی مەدانیە دەمانەوێت زیاتر بی، بەڵام دەبی حسابی ئەوەش بکەین حکوومەتی هەرێم ئایا تا چەند درێغی کردیە، تا چەند دەستی واڵایە، تا چەند مەجای پێدرایە. ئەمەش لەگەر ئەوەینە بژێوی ژیانی خەڵک زیاد بی، موچە زیاد بیتن وەکو خۆی بدرێتن لە کاتی خۆی پێویست بیتن بدرێتن، بەڵام ئەوە ناکاتەوەی کە ئەمن نەچمە دەنگدان. چکە دەنگدان ئەرکەکی خۆمە جێبەجێ کە مافی خۆشمە ئەو بە مافی خۆمی دەزانم و ئەرچی خۆشمە بچم جێبەجێ کەم و چێشمە هەڵدەبژێرم. مەرج نییە ئەوەی ئەمن بمەوێ
ئەو کەسێک کە دەچێت لە بژێری با بچیت مشارەکە بکە و بەشداری بکاتن با کەسێک ئەوەی خۆی دەیەوێت بە ئاوەڵ بژێت. از نیشتیمان عبدالله محمد راهنرا لش الریکی و لش جوانیه لسال 2003 هاتانو که وکو راهنرا که لش جوانیه تولد ورزشی دا شولت کم و او ورزشت ام انجام دن ناف خولت خدا زیادتر یاریت وکو آیروبیک زومبا کاردیو یا پیلاتس یوگا و یاریت آسن بگشتی ام انجام دن. بگمان ورزش کردن کاریگریه که زور هل سلش آفرته اگه برابر دا آفرت تاب کن که او آفرتت کو ورزشت کن و او آفرتت کو ورزش نکن دبینین او آفرتت کو ورزشت کن جسميا و روحيا بهسترن يعني او آفرتت کو ورزشت کن هسكتوان بهسترن لشوان بهستره ماسولكتوان بهسترن دائما دورت كونوا الحبونا استرس دائما اوان بوزيتيف تر فكرت كنوا دائما اوان برانبر مشاكلات خوت روزانه بهسترن دائما اوان البرنامج خوت روزانه دا بهسترن اگر آفرت حتی 8 سالش ورزش نکردی بید بس نسی حتی من بوان اوه که پشتی 30 سالیه حتما ورزش بکن چون که پشتی 30 سالیه هدی گورانکاریت ناول شوان دا چید بیتن ول آفرتت کته که کشال شوان زیاده تر بیتن لبر هندی نسی حتی بو آفرت اوه که پشتی 30 سالیه حتما روزه بو ماوه 9 ساعتاش که بیتن ورزش خو انجام دن. دشين ببين ورزش نوكل كردستان راستي زور برا پیش چوي جار الخر كردستان قمي 4-5 ولد لش جواني نبان بله پانو که وکی برای خود که اینه شاروچکا پیرمام کشاره که کچکه شده بینیم خوشحالیه و 6 ولد لش جوانی تدا اوش بو هندت گریت و که خلک منو که چند حست کرد که جسمك تندرستر هبیتن چند حست کرد که لشولاره که جوانتر هبیت چند حست کرد که روزانه خوراک که تندرست ورگیریتن راستی اوه جای خوشحالیه بوما حتی وکی ولد لش جوانی زیادت بن ام بدل کیف خوش تبین چون که ام تظانین که خلک ما چند حش به انجام دانا ورزشت کردن. نوکه لزورترین هولت میت لش جوانی الکردستانه تایمت وانیت ورزش ساعت 8 سپیدت وکرینه حتی که ساعت 11 حتی 12 شوه جای خوشحالیه که آفرته که کرد بشتن ساعت 8 شوه المالا خو بته داره و بو انجام دانا ورزش سردانا هولت میت لش جوانی بکد و پاش به حریتك کامل وزورت و مالا خو يعني او چنده دي هنده گینتن که کردستان ما چنده امن و آرام و سقامگیره که آفرت بشتن تا ساعت شویش دا سردان هولت لش جوانی بکتن از وکی ورزشوانه که روژا دنگدانا دچمه سر صندوق دنگدانه و دی دنگ خودم هیوی دارم هر تاکه که کرد و چند بکتن همه دسته خوب دانه ناف دسته یک بچینه سر صندوق دنگدانه و دنگ خوب دینه بربجراوه که مستحقی و چنده بیتن که دفاع حق ما کرداب کتن دا وکرا بگهینه کردستانه که سرکفتی تر کردستانه که پیستر و ماف دستوریت خول پارلمان عراق بدست بینین که زور ماف میتی حتانو کیتات یا خارن بس هیوی دارم او ماف دستوریت ما خر بدست بینو هیوی دارم بو کردستانه که پیستر